بسم الله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. هر لشرح معاني الصلاة قيشتنا استعاذة پناگرتن بخواي پروردگار أعوذ بالله كردن. طبعا إنسان كاتك دز بنويج دكا دز بعبادة كان دكا لزورق لعبادة كان سرتا پیشخرا پنا بگری بخواي پروردگار. جا دانري او كتابه ده فرمي إن الله تعالى لما أمر الملائكة بالسجود لآدم أطاعوا جميعا. كاتك خواي پروردگار فرماني كركا فريشتكان سجده ببن بو پیغمبر آدم هر همو فريشتكان إطاعي خواي پروردگار يان کرد وعصى إبليس. او نبيك او سرپيتي کرد پشتي هل کرد چه بو؟ إبليس بو. لبرهند فطرده الله من رحمته. خواي پروردگار لرحمتي خوي بدري خز و هر الشيء ليكر بالعذاب الأليم بسزاجي زور بإيش وهروها إبليس داوي لخواي پروردگار كد أن يهمله إلى يوم القيامة يمهله إلى يوم القيامة كخواي پروردگار بيهلتو هتا روجي قيامة تاوكو خلق كان قمرابك ولا الري راس لا ينبدا. إبليس أو داوي لا الله كر جل جلاله وكل قرآن اجداهاتيا قال فاخرج منها فإنك رجيم. خواي پروردگار با إبليس دفرمي الله جل جلاله دفرمي كإبليس در كردوا فإنك رجيم تاو دور خراوي لا رحمتي خواي وإن عليك اللعنة إلى يوم الدين. قال ربي فأنظرني إلى يوم يبعثون. قال فإنك من المنظرين إلى يوم الوقت المعلوم. تمشابك ها ليرة أو طبعا لسورة حجر لآتي سيو شاش داوال أخواي پروردگار دكا كبيهلتوا حتى روج قيامة إلى يوم يبعثون. الله جل جلاله جوابكي ولامكي دداتو. طبعا شيطان دو داواكاري هبو. قال ربي فأنظرني بمهلوا دوم داواكاري إلى يوم يبعثون حتى روج زندوبونو. الله جل جلاله دفرميته فإنك من المنظرين أو أتم هشتوا بس داواكاري دوم يان كهتا روجي زندوبون وهتا روج قيامة داواكي قبول نكرت تبو إلى يوم الوقت المعلوم هتا أو كاتك دياري كراو خواي قورة ديوي يعني داواي كرت بلام ناكري أو داواي كردي خواي قورة جواب داوا بلام بويستي الشيطان نا بويستي الله جل جلاله كدبي حتى أو كاتك خواي پروردگار ديوي حتى لسورة الصاد همان شد دوباره دبيتو. قال ربي فأنظرني إلى يوم يبعثون داوا دكاتن أنظرني إلى يوم يبعثون بلام خواي پروردگار قال فإنك من المنظرين أودت هيلموا بلام إلى يوم الوقت المعلوم نق أوي كأتودت وتروج قيامتنا حتى أو كاتك دان دراوا لبوت أو كاتك الله ديوي جل جلاله ويستي لسرا نق أوي كتو ويستد لسرا شيطان إنزا أو آتانا بلغانا لسرويك الله جل جلاله إبليس دور خستو وهرشي داوا وإبليسش هرش لبندكان خواي پروردگار دكا كهر هميان لسر رقاي الراس لا يان بباتن ليصدهم عنه برگريان لبكا تاوكو ريان لبقريتن إذا إيمش ونحن عباد الله إيمش بندي خواي پروردگارين ضعفاء إلا بربنا هموما لا وازن براس إلا با الله نبي جل جلاله بهز دبين أجرنا أوها بخوما بندي لا وازن برانبر الشيطان راب وستينوا ليس لنا ناصر غير الله هيج ناصرك مانيا سرخرك مانيا بيت قال الله نبي جل جلاله لبرهندي إما داول خواي پروردگار دكن وخواي پروردگار آقاداري كردن وحذرنا ربنا من فتنة الشيطان. خواي پروردگار آقاداري كردين ولا فتنة الشيطان لا سورة أعراف آتي بسحاف دفرمي يا بني آدم لا يفتننكم الشيطان
شەیتان بە تووشی فیتنەتان نەکاتن، تووشی ئەوەتان نەکە کە لە ڕێلاتان بداتن. اینجا لە درێژەی ئاەتەکەی الله جل جلاله دەفەرمێ إنه يراكم هو وقبيله من حيث لا ترونهم. شەیتان و دار و دەستەکەی ئێمە دەبینن، بەڵام ئێمە شەیتان و دار و دەستەکەی نابینین، ئەجنەکان نابینین. لەبەر هەندێ دانەری کتێب دەفەرمێ فالشەیطان يرانا ونحن لا نراه. شەیتان ئێمە دەبینی بەڵام ئێمە ئەو نابینین. ابن قیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی دەفەرمێ قال لي شيخ الإسلام ابن تيمية دەفەرمێ ابن تيمية ڕۆژێکیان پێی گوتم يوما پێی گوتم ڕۆژێکیان إذا هاش عليك كلب الغنم فلا تشتغل بمحاربته. ئەگەر بێت و سەی حاشا پەرژێنبی سەجی مەڕەکان باشە تو بەلای کۆمەڵە مەڕەکدا تێدەپەڕی ساگەکان دەوەڕن پێت، ئەگەر کەوەڕان کە هاتن لە بۆت ئەو سەگا لە بۆت هات ئەتوو خۆت مەشغوڵ مەکە بەوەی کە دژی سەگەکەی ڕابوەستی و ئینجا مدافعاتی و بەرگری لە خۆت بکەی و کوچکە بەردەچی هەرگری و بەدوویکەی و غار بدە و ئەوە بەعاپێنی سەگەکە و خۆت ئەها مەشغوڵ هیچ ئەوانەی ناوێ ئای چ بکە دڵێ ابن تەیمیە پێی گوتم ابن قیم دەفەرمی ابن تەیمیە پێی گوتم عليك بالراعي فاستغيث به. هەوڵ بدە کابرای شوانەکە ببینەوە، داوای هاوکاری لە شوانەکە بکە، چکە ئەگەر شوانەکە داوای هاوکاری لێکرد فهو يصرف عنك الكلب ويكفيك. شوانەکە دی یەکسەر سەگەکە لێلا دەبە و تەواو هیچ مشکلت نامینێتن، کافیتە بەستە، هیچ بەبێ خۆم شۆشکردن ئەو سەگا ئەوەندە دەعاپی ئەوەندە دێ پەلامارت بداتن ئەتوو کە بە شوانەکەت گۆ یەکسەر لێت دوور دەکەویتەوە. ئەوها تەشبیه دەکا مەبەستی ئەوەیە کاتێک کە شەیتان دێ وەکو سەگ پێت دەوەڕێتن، دەیەوێ پەلامارت بداتن، دەیەوێ بریندارت بکە، دەیەوێت لە ڕێلات ببدا، ئەتوو ناتوانانی هەرچەندی هێز دەبی ناتوانانی بەگشتداچوونەوەی شەیتانی زەحمەتە بە خۆت. بەڵام ئەگەر پشتت بە خاڵق بەست الله جل جلاله زۆر بە ئاسانی ئەو شەیتانت لێ دوور دەختەوە، زۆر بە ئاسانی دەتوانی عیبادەتەکانی خۆت بکەی و ڕێگای خۆت بگریە بەر. اینجا دەفەرمێ الصلاة أفضل ما يتقرب به العبد إلى ربه. نوێژ گەورەترین ئەو شتەیە کە بەندە لە خوای پەروەردگار نێزیک دەکاتەوە و سوودێکی زۆری هەیە لە بۆ دنیا و قیامەتی ئەو کەسە کە خەریکی نوێژکردنە. ئیجا ئەو نوێژە ليصد العبد عن صلاته. شەیتان دێتن بۆ ئەوەی ڕێگری لێ بکاتن بەندە لە نوێژەکەی خۆی مەشغوڵی بکە هەتا ئەوکو نەتوانی نوێژ بکە. نوێژ یعنی گەورەترین شتی ئەوەیە ڕێگری لێ بکە نهێڵی نوێژ بکە، قەڵبی قورس دەکە، ئیجا فکرەی لۆ دەینیتن. حتا لە مصنفی عەبدوڕەزاق داهاتووە ئیبن عەباس کابراەک دێ پرسیاری لێ دەکە دەڵێ دەفەرمێ إن بالذكر بللا، دەفەرمێ ئەمن لە زەکەر و دامێنی خۆم وا دەبینم تەڕاتێکەیە کاتێکە نوێژ دەکەم، چ بکەم؟ ئیبن عەباس یەکسەر دەفەرمێ یعنی ئەوە شەیتانە کە هاتیە دەیەوێتن وا لە ئینسانەکەی بکاتن کە وا هەز بکاتن دەستنوێژشکە دەستنوێژ نمە نوێژەکەی لێ تێک بداتن. کابرا کاتەکەم پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی ئەمن لە نوێژدا حەز بە شتێک دەکەم، وا حەز دەکەم دەستنوێژم شکە. ڕەسوول الله عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی نابی نوێژەکەی بەتاڵ بکە و نوێژەکەی ببڕیتن حتا وەکو یەقینی دەبیتن کە بۆنەک دێ یان یەقینی دەبی کە دەنگەکی جێ لێ دەبیتن، یعنی هەوایەکی لێبەر بۆ یان شتێک بۆ بە یەقینی 100% ئەو جە نوێژەکەی دەبڕیتن دەڕۆ دەستنوێژی دەشواتەوە. ئەگەر نا بە گومان نابی نوێژەکەی ببڕیتن. سبحان الله، یعنی شەیتان ئەو محاولاتانە هەمووی دەکاتن لە ناو نوێژێ وا هەز دەکات دەڵێ دەی وڵای دەرێ پرشکە میزەکەم لێکەت، دەرێ هەوایەکەم لێبەر بوو،
دەرێ دەستنوێژم نەبوو دەڵێ هەموو ئەو فکرانە لە بۆ دەینیتن هەموو ئەو بیرۆکانە لە بۆ دەینی تاوەکو ڕێگری لێ بکاتن ئەوجە فەئین لەم یەستەطیع ئەدێگەر نەیتانی ئەو ئەتوو دوور بێختەوە لە نوێژەکە بە قەلبەکی زۆر تست و چاڵاکەوە نوێژەکانت کرد ڕوو لە خوای گەورە دەستنوێژێکی جوانت شوشت ئەو فکرانە هیچ کاریگەری لەسەرتو نەبوو ئەوجە دێتن کابرای مەشغوڵ دەکات لە خوشوع و تەدەبور لە ئاەتەکان چ دەکە إلى الغفلة والسهو ئەوجا وەی لێ دەکا لە بێ ئاگایی بی مانە ئاەتەکانی لێ تێک دەچی ئاەتەکانی زیکرەکانی لێ تێک دەچی وا ڕاوەستە خەریکی فاتحەیە دووەم ڕکعات سێم ڕکعاتیتی ئەوە لەبات فاتحەی بخوێنی تەحیاتی دەخوێنی پەنجەی وا لە دەکە ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئەی کورە ئەمنوا لە ئەوەی ما فاتحەی ما یان خەریکە مەسەلەن وا ڕکوعی دەبا لەباتی بێرێ سبحانە ربی العظیم دەرێ سبحانە ربی الأعلى يعني لێ تێک دەچیان فاتحەی لە ئەوەی دەخینی تەمەشا بکە سبحان الله هەوڵ دەدا لێ تێک بدە یان نازانی لێ تێک چووە نازانی دوو ڕکعاتی کردیە سێ ڕکعاتی کردی ئەو سێمە یان چارەمە ها سبحان الله مادەم ئەوەی نەتانی ئەو جارە لەوەی محاولە لەگەر دەکا مەشغوڵت دەکات لەبەر هەندێ خوای پەروەردیگار شرع الله لنا قبل القراءة أن نتوكل على الله پێش ئەوەی ئەمە دەست بە خوێندن بکەین سەرەتای نوێژەکەمان پشت ببەستین بە خوای پەروەردیگار بۆ ئەوەی چ ويحفظنا من وساوسه وكيده تاوەکو خوای پەروەردیگار لە وەسوەسە و کەیدی شەیطان بمان پارێزیتن قورآن دەفەرمێ فإذا قرأت القرآن فاستعذ بالله من الشيطان الرجيم سبحان الله يعني زۆر کاریگەری دەبی پێشوەی بچێنە ئەو عیبادەتە گەورەیە تەواو دەست پێ بکەی پنا دەگری بە خوای پەروەردیگار قاسمی دەفەرمێ لما كان القرآن هو الذكر الحكيم والحق المبين دەفەرمێ کاتێککە قورآن یادخەرەوەیەکی حەکیمە ذکرێکی حەکیمە و ڕاستیەکی ڕوونکەرەوە و ئاشکرایە وەکانە لكل حق محارب هەموو شتێکی حەق و ڕاست ئیلا دژایەتی دەکرێتن دوژمنی هەیە کەسانەکەی دژمنی ئەوانە ڕادۆستن وهو الشيطان الجن والإنس إذا أو شيطانية شيطان بخوي بشتك دقوتريكا لا دابي للرقا لا دان للرقا باشا أوانك لا انداو للرقا أوانك الشيطان كان أجا شيطاني إنس بيان جن مروف بي زاري مروف وكل شيطان تعامل دكاتن عبادتك اللي تقدداتن يعني من زور زار أو بابتا أما جارە چاها لەگە برادێکی دەچوومە گوتم بچینە مزگەفتێ بانجیدا ئەمن چوم نوێژی بکەم ئەوش نوێژی نەدەکرد لە حەوشەی مزگەفتەکەی ڕاوەستا بوو لەبەر دەرگای مزگەفتەکە هاتە ژۆر یعنی بەس نەهاتە ناو حەڕەمێ لەبەر دەرگایەکەی بوو ئەمش چوم نوێژی بکەم ئەوش مۆبایلەکەی خۆی دەرهی نابوو جەڕەسی لێ لێددا ئەم لەم زین جەڕەس خوا لە ناو نوێژێ جەڕەس لێی دەدا ئەو جە ناخۆشە ئەم خەرک وڵا قەپات دەبووە دیسان دەیکردەوە دەرم دەینا قەپات کەمەوە قەپاتی دەکرد دام هاشتەوە بەڕکم دەیکردەوە دەستم لێدا قەپات کەم قەپاتی دەکرد دەیکردەوە یعنی سبحان الله هەتا نوێژ تەواو بوو نازانم چەند جەڕەسی لێدا خەڵک لە نوێژێ تەواو بوو هەموو تەمەشایان کرد وتبی چ بیانەوە کاکە تەمەشام کرد ئەوجا مووقفەکی ناخۆش بوو بەڕاستی هاتمە دەرە تەمەشا دەکەم ئەو تەلەفۆنی کردی کورە گوتم هەی خوا هیدایەتت دا ئیجا مەسەلەن یعنی هەندێک هەڵسکەوتی شێتانیە بەڕاستی ئەجا جن طبعا جن ئەوەی موسڵمان بی پێی دەگوترێ جن ئەوەکەیت کە پێی دەگوترێ شەیطان باشە يثير شبهات بوساوسه أو جدي شبهات كانت داختنا ودلي بوسوسكاني يفسد القلب بدسائسه ببيسيكاني دلت تيك داتن يعني مثلا فكرة لو ديتن هنالك كابرا دلت باشترين فكرة أويلة ناو نيجي لبود بيتن لبر هندي والله أعلم أبو حنيفة كاتك كابرا بسياري اللي دكا دلي والله پارەکانم شارتۆ نازام لە چێندەرە دەفەرمێ ئەو شەو هەستە شەو نوێژی بکە کە هەر دەستی شەو نوێژی دەکە کابرا هەر لەگەر یەکەم شەو نوێژی بە بیری دێتەوە لە چێندەری شارتەوە
دەچ پارەکانی دێنتەوە سبێنێش دێتەوەکن ئیمام ئەبوو حەنیفەی دەڵێ زانیم پارەکانم لە چێندەرە. ئەبوو حەنیفە یەکەم جا پرسیاری لێ دەکات دەفەرمێ نوێژەکەت شەو نوێژەکە تەواو کرد؟ دەڵێ نا. دەڵێ شەیتان ئەوەی دەویست. یعنی فکرت دەینتە چی بیرۆکە کابرا دەوێت ئیشە چی بکات جوانترین بیرۆکە ئەوەیە لە ناو نوێژێ لە بۆی دێتن. قەیدنا شەیتان لە بۆی دێنی بەس لەو ئەوەیە نوێژەکەی لێ تێک بداتن. لبرهاندي أمر صلى الله عليه وسلم بأن يستعيذ بالله ويلتجئ إليه عند تلاوة القرآن من وسوسته. الله لبرهاندي پیغمبر عليه الصلاة والسلام فرمان كرديك أعوذ بالله بكريتن وپنا بگري بخواي پروردگار لكات قرآن خويندن لا وسوسات الشيطاني قوتي إنساني هزي إنساني لاوازة برانبر بلا بردني أو وسوسانة بۆیە احتیاج و پێویستی بە پەناگرتن بەخوای پەروەردگار هەیە. پەنا بگری بەخوای پەروەردگار. ئەوتە الله جل جلاله ڕوونی کردوتۆ لە سوورەتی حەج ئاەتی 52 دەفەرمێ وما أرسلنا من قبلك من رسول ولا نبي إلا إذا تمنى ألقى الشيطان في أمنيته. يعني سبحان الله هر پێغەمبەری نێردراوێکە بيوي كلامك خوای پەروەردگار بگەێنی إلا شەیطان ویستیتی لە بۆ خەڵکی دەوروبەری گومانێک شتێک دروست بکاتن لە ئەوەی ئەو خەڵکە حەق و ئەوەی پەیامەکەی خوای پەروەردگاری لێ تێک بچیتن. بەڵام خوای پەروەردگار نا ئەوەی شەیطانی لا بردووە لە بۆ کەسێک کە حەقی بوێتن. طبعا اینجا لە کاتێکە ئەو کەسە خەریکی خوێندنەوەی قورئان دەبیتن، خوێندنەوەی وحی دەبیتن عند قراءة الوحي ونشر تعاليمه، کاتێکە خەریکی قورئان دەبی و خەریکی بڵاوکردنەوە و فێرکردنی دەبی. ثم بين تعالى أن أثر وسوسته إنما يكون في من له سلطان عليهم. خوای گەورە ڕوونی دەکاتەوە کاریگەری و وەسوسەی شەیطانی لە بۆ چییە؟ دەسەڵاتی لەسەر چی؟ لەسەر ئەو کەسانەی کە شەیطان دەسەڵاتی لەسەریان هەیە کە شوێنکەوتووی شەیطانن. وإلا ئەو کەسەی کە شوێنی خوای پەروەردگار کەتێەوە ئەمە الذين آمنوا وتوكلوا على ربهم، ئەوانەی کە ئیمانی هێنا و پشتیان بە خوای پەروەردگار بەستووە فليس له عليهم سلطان. شەیطان هیچ دەسەڵاتێکی لەسەر ئەواندا نییە مەگەر دەسەڵاتی لەسەر ئەو کەسانە هەبی. یعنی بەنەسی ئاەت خوای پەروەردگار باز لەوەی دەکاتن کە شەیطان دەسەڵاتی بەسەر ئیمانداراندا نییە مەگەر ئەو کەسانی کە لە ڕێگای ڕاست لا دەدەن و پشتیان بە خوای پەروەردگار نەبەستووە. اینجا باسی ئەوەی دەکا ڕەجیم وشەی ڕەجیم چییە؟ دەڵێ من ئەوصاف الشەیطان الغالبە، دەڵێ لە وەصفەکانی ئەو شەیطانەیە کە بەمانای چ دێ ئەی مەلعون مەرجوو باللعنە، ئەوەیە کە دوورخراوە و نەفرەت لێ کراوە بە مەلعونە، یعنی ئەوەی کە بە نەفرەت کراوە، مەطرود دەرکراو لا رحمەتی خوای پەروەردگار. زاد فرمي باس لا استعاذة دكا أعوذ بالله من الشيطان الرجيم ده فرمي وفي الاستعاذة اعتراف من العبد بضعفه وحاجته إلى ربه تبارك وتعالى كي يقيه الشيطان شر الشيطان. ده فرمي استعاذة كردن لا استعاذة أويتي داهيا كإنسان اعتراف بنده اعتراف بلاوازي خوي دكاتن وبيوسي خوي بخواي پروردگار كاتك دلي أعوذ خواي پنات بيدقرم يا الله يعني خواي أمن لاوازم اعتراف دام بلاوازي خوم دادنم دان بوي دادنم كبيوسي بتوه يا الله كي يقيه تاوكو بي باريزي لا شر خرابي الشيطان. باشا إن زاد فرمي وعلى العبد أن يستشعر عقيدة الولاء والبراء في ذلك.
دەڵێ لەسەر بەندەیە کە بەندە پێویستە لەسەری کە هەز بە بیرروباوڕی وەلا و بەڕا بکاتن لەوەی یعنی کو باشە ئەعوذ بالله من الشیطان الرجیم چ پەیوەندی بە وەلا و بەڕا هەیە وەلا یعنی خۆشویستن بەڕا یعنی بەڕاتکردن یعنی ئەوە با بڵێن ڕق لێبوونەوە باشە ئەو کەسەت خۆش دەوێت لە پێناوی خوای پەروەردگار ڕقت لەو کەسەش دەبتەوە لە پێناوی خوای پەروەردگار هەردووچیان باشە عقیدەی وەلا و بەڕا دەفەرمێ فلما كان يستعيذ بالله من الشيطان فعليه أن يتبرأ من كل شيطان من شياطين الإنس والجن من كل أعمال الشياطين دەڵ هەر کاتێک ئەو کابرایە ئەعوذ بالله من الشيطان الرجيم دەکاتن پەنا دەگری بە خوای پەروەردگار لە شەیطانی دوور کراوە لە ڕەحمەتی الله جل جلاله دەرێ پێویستە تەبەڕا بکاتن یعنی خۆی بەری بکاتن لە هەموو شەیطانێک لە شەیطانەکانی ئینس و جن و لە هەموو کردەوەی شەیطانیە یعنی تەمەشا بکە ئەتوو ئەعوذ بالله فێری ئەوەت دەکا کە ئەتوو پەنا دەگری بە خوای پەروەردگار لە شەیطان فێرت دەکا ئەتوو لە ژیانی ڕۆژانەت پەنا بگری بە خوای پەروەردگار دوور بکەویەوە تەبەڕا بکەی لە هەموو شەیطانێک و شەیطان دۆستان لە ئینس و لە ئەجنەکان یعنی ئەعوذ بالله عەقیدەیەکی زۆر جوان لە ناخت یعنی کاکە معقول نییە ئەتوو دەڵێ ئەعوذ بالله من الشیطان الرجیم لەولایش کابرایەکت خۆش دەوێت کە پشتی شەیطانی دەگری و لەگەر شەیطانە و شەیطان دۆستێتی ئەخە یەک ناگرتەوە دەرێ ئەعوذ بالله من الشیطان الرجیم لاعیبەکت خۆش دەوێت ئەو لاعیبە شەیطان پەرستە گۆرانی بێژەکەت خۆش دەوێت گۆرانی بێژەکە شەیطان پەرستە مثلەن کابرایەکی فەنانت خۆش دەوێت کابرا شەیطان پەرستە خۆ شەیطان پەرست ئیلاوە نییە سوزێ لۆ با بەس ئەوەی شەیطان دەڵێت جێبەجێ دەکاتن ئەوەی خوای گەورە دەڵێ لێی دوورکەتیتەوە ئەوە شەیطان پەرستە کاک یعنی تەمەشا دەکەی کابرای بێباوەڕ کابرای یعنی خراپەکارێ سبحان الله دەبینی ئەوی خۆش دێ ئەوە لەگە ئەعوذ باللهەکە یەک ناگرتەوە دەڵێ ئەو ئەعوذ بالله فێرت دەکا کە ئەتوو لەو کەسانە هەمووی دوور بکەویەوە ئەو کەسانێک کە لایانی خوای پەروەردگاریان گرتیە ئەو کەسانێک کە ڕوو لە ئەڵڵانە جەلە جەلالو تەنها ئەو کەسانت خۆش بوێ لە پێناوی خوای پەروەردگار إن الشيطان لكم عدو فاتخذوه عدوا شەیطان دوژمنی ئێوەنە ئینە بە تەئکیدی الله جل جلاله دەفەرمێ کە شەیطان دوژمنی ئێوەیە ئێوەش بە دوژمنی خۆتانی بزانن ئیجا ابن كثير رحمة خوای لێبی لە تەفسیری ئەوە قسەیەکی زۆر جوان دەکاتن دەگونجێ لەگەر ئەو شوێنە سێ ئاەتی دێنتەوە دەفەرمێ ئاەتی یەکەم کە خوای پەروەردگار دەفەرمێ وإما ينزغنك من الشيطان نزغ فاستعذ بالله إنه سميع عليم سورة أعراف آية 200 وسورة مؤمنون آية نوت حافت خوای گەورە دەفەرمێ وقل ربي أعوذ بك من همزات الشياطين ولآتي سيميش سورة فصلت آتي سيوشش خوای گەورە دەفەرمێ وإما ينزغنك من الشيطان نزغ فاستعذ بالله إنه هو السميع العليم تمشى دەفەرمێ فهذه 3 آيات ليس لهن رابعة في معناها أو سي آيات چوارەمیان نییە لە معنى ئەوەندە گەورەنا ئەو سێ ئاەتە دەفەرمێ هو أن الله تعالى يأمر بمصانعة العدو الإنسي وإحسان إليه دەفەرمێ خوای پەروەردگار فەرمان دەکاتن بەوەی کە دروستکردنی دوژمنایەتی کە شەیطان دوژمنایەتی لەگەر مرۆڤەکەی دروست دەکاتن باشە و چاکەکردنی ئەوەیە کە لە ڕێی ڕاست لای بباتن لەبەر هەندێ دەفەرمێت يأمره بالاستعادة من العدو الشياطين لا محالة إذ لا يقبل مصانعة ولا إحسانا وينبغي غير هلاك ابن آدم دەفەرمێ ئەو جا فەرمانی پێدەکاتن کە بەوەی کە دوژمنایەتی شەیطانەکان بکاتن کە هیچ
ئەوە چی تێدا نیە لا مەحالەتە وەکو بڵێ هیچ ڕێگە چارەیەکی نییە چونکە شەیطان کەسەکە لا يقبل مصانعة ولا إحسانا قبولی هیچ ئەوەی ناکە ئەتو بڵێ وڵی کاکە ئەمن لەگەڵی دابنیشم بمەوێ ها دانووسانە شتێک ئەوەی لەگەڵ بکەم یان چاکەک دەی ئەها ئەو شتانە نەخێر شەیطان يعني دەیوێت ينبغي ها دەڵێ لا ينبغي غير هلاك ابن آدم شەیطان هیچ مەبەستی نیە هیچی ناوێت کاکە چت دەوێتن چت لەمە دەوێت إلا بهلاكتوني نوي آدمي ديو إلا أوي ديوتم سبحان الله يعني أولي أتو بتوي والله كاكا لقى الشيطان كابرا قوتني دانو سانة شبكة كورو قوتي بسريعي أوي لي مدى بردي تيمقرا الروجك دادي إيش ما بيدا بي لا الرسم كردني الشيطاني لكاتك لحجة إجا سبحان الله أو شيطان أو شتانا نازاني الروجك إيشت بيدا بيانا أوي ما بستيتي أوي بهلاكتوني نوي آدم بو أوي كا أو دوج مناتي بهز بكلني وخويو نوي آدم تأكو طبعا بهلاكي دبات ده فرمي العبد لما يقرأ القرآن بندكاتك قرآن دخوينيتن وبيوستي بوي لما ناي طواوي ودروستي كان تيبقاتن وتاكا قرآن يعني كان كذا خويني تو بجواني تيبقاتن باريكو بيتشي بو اويكا لا كان وايلينيتن أن يفهم الآت فهما مخطئا بهلتي بقاتن لو آتي لو بيوستا تسبكا أن يقرأ القرآن مع التدبر والخشوع قرآنك بوشي وازب خوينتو كتدبرو يعني تيرامانو ملكتيو أواني تدابي لبو خواي پروردگار افتقار للعلي القهار يعني أو خوها بهجاردانان لبرانبر خواي پروردگار الله جل جلاله بدا الصلاة لبرهندي كاتك فرمان بكرا استعاذة بخيني لا استعاذة كردن أويك أتو خود بدور دقري يعني خود بنا دقري بخواي پروردگار لا فهمي چي هلا كأتو لو قرآني تيبقي يعني كقوتت خواي بنا دقرن بتو للشيطان يعني أتو فهما تيجشنا هلا كان بلاوة دني بنا دقري كخواي بس أوي درستا تيم بقيني ده فرمي إذ كل بدعة في الأرض فسببها سوء الفهم دل همو شتيشي داهندراو لدين لسر زوي همو شتكان هو كاركيتسيا هلا تيجيشتنا عن الله وعن رسوله صلى الله عليه وسلم تيجيشتنا شي هلا الأخوة ولا بيغمبره عليه الصلاة والسلام يعني أتواها ذكي أو آت أو هادلي يعني أو حديثة أو هادلي بهالتي دقي لو يدبيني كابراش تشدكا مثلا زور كز لواني بدعي دكان دلا كاكا لو أوي دكي دلا أوتا لو آتي أو هادلي أخي كل أو آتي يتباي وندي باوي وانيا هنا تلقربي مثلا يقلا آتكا مثلا دلا كاكا والله لا هندق أوي دلا كاكا مثلا هندق لو شيخان دركاكا ونيجيناكا دركاكا لو نيجيناكي در ولا وقشتي يقين خواي قورد فرمي واعبد ربك حتى يأتيك اليقين إيه دل بنداتي بك تدق يقين أوت الشيخ قشتي يقين توا بيستي ببنداتي ليري يقين بمعنى مودي مردن يعني ده فرميته خواي پروردگار ده فرميته پیغمبر محمد عليه الصلاة والسلام حتى مردن ده قشتي أتوار خريج عبادت با بس أو بوين اللي شدايتو حتى من شاء ديباتن برو چندر أو زوريت كهيلو بابتانا بلا جلوه پیغمبر عليه الصلاة والسلام وكذا يحضر المسلم يقرأ القرآن فلا يجاوز حنجرته ده فرمي پیغمبر عليه الصلاة والسلام بوشوه كإيمان داري أقدر كتو كقرآني بخينة لا قرجي نستخواري إخو يعني تقو قرآن لقرجي خو أوليا قلاص آوك بيخواتو بري ولا لير الرادة وستي نا كده يخينتوا
ناڕوە ماناکانی قوڵ نابتەوە لۆ ناو ناخی لە ناو دڵی هەر لێرەیە هیچ تێناگا هیچ مانایەکی نازانیتن دێتە سەر زمانی و دەڕوە و تەواو بەڵام ئەگەر چۆ ناو ناخی تێیگەیشت ئەو دەزانی کە ئەو قورئانەی کە دەیخوێنیتن پشتی پێدەبەستی کە پەنا دەگری بەخوای پەروەردگار چەند گەورەیە. دەفەرمێ فكلما استعذت وتأملت معنى الاستعاذة هەر چەندی ئەتوکە لە ئیستیعاذە ڕادەمێنی و ئیستیعاذەی دەکەی و لە ماناکەی ڕادەمێنی ئەو زیاتر ئەوەی هەژاریەتی خۆت لە بۆ بەدیار دەکەوی بەرامبەر بە کاملیەتی خوای پەروەردگار و دەوڵەمەندیەتی خوای پەروەردگار. ئەو دەزانێت کە بەڕاستی هیچ قووەت و هێزەک نییە مەگەر ئەوە نەبی کە پشت بە خوای پەروەردگار ببەستی. ابن جزي رحمة خوالي بدا فرمي من استعاذ بالله صادقا أعاذه هر کسی براستي پش بخواي پروردگار بدلوا أعوذ بالله بكاتن أعاذ إلا خواي قورة دي بارز إلا هيز قماني تدانيا مادم براستي أو كسا پشتي بخواي قورة بس فعليك بالصدق ده فرمي داوال لێ دەکەم تکایە دەست بگرە بە بەڕاستی ئەعوذ بالله کە بکە لە ناخەوە لە دڵەوە ئەعوذ بالله کە با بێتە دەرێ دەفەرمێت چونکە تەماشای بکە ألا ترى امرأة عمران لما أعاذت مريم وذريتها عصمها الله دەفەرمی نابینی کاتێکە خێزانی مەریەم خێزانی عمران کاتێکە پشتی بەخوای پەروەردگار بەست و ئەعوذ بالله یعنی مەریەم و نەوەکەی پاراست بەخوای پەروەردگار لە شەیطان إني أعيذك وذريتها من الشيطان الرجيم أو آتك وبزم أو ها کە دەفەرمێ تۆ نەوەکەشت دەپارێزم بەخوای پەروەردگار لە شەیطانی دوورکراوە لە ڕەحمەتی خوای گەورە. سبحان الله چکە بەڕاستی بوو لە ناخەوە بوو ڕازگۆ بوو لەگەر ئەعوذ باللهەکەی پاراستنەکەی. پێغەمبەر عەلەیهی الصلاة والسلام لە حەدیثەکەی دەفەرمێت ما من مولود إلا نخسه الشيطان فيستهل صارخا إلا ابن مريم وأمه. دەفەرمێ هەر کەسێک لەدایک بی ئللا شەیطان نەقورسەکی لێ دەداتن ئەو لە کاتێککە ئەو منداڵە هاوار دەکاتن و دەنجی لێوە دێت ئللا چێ نەبیتن ئللا کوڕەکەی مەریەم نەبی و داچیشی یعنی پێغەمبەر عیسا لەگەر داچی ئللا ئەوانە نەبین کە خوای گەورە ئەوانەی پاراست و هات چکە بە ئیخلاسی داوا لە خوای پەروەردگار کرد. دەفەرمێ وفي دەفەرمێ لەوەش کە فەرمان کرا بە قارئی قورئان ئەو کەسێک کە قورئان دەخوێنتەوە بتقديم التعوذ على القراءة بەوەی کە ئەعوذ بالله بکە پێش ئەوەی کە قورئان بخوێنیتن ئاماژەی ئەوەی تێدا هەیە کە کابرای کە قورئان دەخوێنیتن ئەن یەجتەهیدە في تصفية سره وجميع أمره ئەوەیە کە خۆی پاک بکاتەوە لە نهێنی لە هەموو کاروبارەکانی خۆی لە کاتێک کە قورئان دەخوێنیتن دڵی ئەوە بکاتەوە دڵی بەتار بکاتەوە هیچی تێدا نەهێڵی لفهمی خیطابی الرحمن بۆ ئەوەی کە جوان لە وتەی خوای پەروەردگار تێبگە کاتێککە دەڵێ ئەعوذ بالله من الشیطان الرجیم ئەوجە دەست بە قورئانی دەکاتن ئەوە ئاماژەیە لەوەی کە خوایە پەنا دەگرم بە تو و خۆم لە هەموو شتەکان پاک دەکەمەوە و دڵم پاک دەکەمەوە بۆ ئەوەی بە جوانی لە ئەو قورئانەی کە دێتن لەو کەلامەی کە دێتن کە کەلامی تۆیە یا ئەڵڵا جوان تێی بگەم لەبەر هەندێ ئەعوذ بالله دەکاتن. ئینجا دەفەرمێ أعوذ بالله تيا أويك سؤال الله دعوة كردنا لخواي پروردگار من فضله لويك لفضل بخشش خوي الله جل جلاله كضل من الشيطان ديار الشيطان اسم لكل عات مرتدي من الجن والإنس ناوي همو كسيكا كا دوژمنداری لە ڕێ دەرچووی سەرکەش لە مرۆڤ و با بڵێن جنۆکە
ڕەجیمیش لەعینە، ئەوەی کە مەطرود، ئەوەی کە دەرکرایە بە نەفرەت کرایە، ئەوە دەڵێ مانای ئەعوذ بالله من الشیطان الرجیم، یعنی ئەتوو داوا لە خوای پەروەردگار دەکەی لە هەموو ئەو ئینس و جنەی کە لە ڕێ لای داوە لە فەرمانی خوای گەورە لای داوە، خوای گەورە بتپارێزی. خوای گەورە هەموو لایەکمان بپارێزی. سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك.